تالۆکە ئەو پێشەنگای کە بیزوێنەی لە خۆگربوو وێنەکان لە کاتی جیاوازدا و لە وەرزی جیاوازدا لەیان فۆتۆگرافەرانەوە ژیرا بوون. ناوەڕۆکی وێنەکان پیشاندانی سروشتی جوانی باڵەکەتی بوو. لە هەندێک وێنەدا پیشاندانی واقعی ژیانی کۆمەڵایەتی بوو، ژیانی گوندنشینان بوو. بەڵام ئەمەی جێداخە کە بەشێک لە وێنەکان بەنمونەیەکێک لە وێنەکان ئەگەر وەربگرین پیشاندان لە وێنەیەکدا کە فۆتۆگرافەرێک وابزانم هەڵەنە بە مانجی ڕابردوو گرپووی پێش ئەوەی سەردانی کەران گەشتیاران سەردانی گۆمی فێڵاو بکەن، سەوزایەکی زۆر جوان بە ژینگەی شوێنەکەەوە دیارە وە ژینگەیەکی پاک و جوان و ئەوانە. بەس دوای ماوەیە کە ئێمە هاتی سەردانمان کرد بەراوردی فۆتۆ کە فۆتەکەمان لە سەر گۆمەکەدان دراب لە نزیک گۆمەکەدان درابوو بەراوردێکمان کرد شێوانێکی بێحەدی ژینگەی بەو شوێنەوەیە دیار بوو.